سەرەڕای دواکەوتنی دوو موچەی فەرمانبەران حکوومەتی هەرێم دەڵێت بەهۆی نەبوونی هیچ بابەتێکی گرنگ کۆنابینەوە. ڕۆژنامەنووسێکی دیاری تورکیا زانیاری لەبارەی ئازادکردنی ئۆجەلان و ژمارەیەکی زۆر لە گیراوی سیاسی دیکە ئاشکرا دەکات. وتەبێژی یەکێتی خانەنشینانی هەرێم دژی لێبڕینی موچەی خانەنشینان هاتە دەنگ. لەگەڵ ئەوەی لە مانگی 11 نزیک دەبینەوە، بەڵام لە هەرێمی کوردستان تازە دەست بە دابەشکردنی موچەی مانگی 8 فەرمانبەرانی هەرێم کراوە و باگوێرەی زانیاریەکانی ستاندەر بەهۆی نەناردنی 120 میلیارد دیناری داهاتی نانەوتی لەلایەن حکوومەتی هەرێمەوە تا دوای هەڵبژاردن هیچ موچەیەکی دیکە بۆ هەرێم نانێردرێت. جێی باسا سەرەڕای دواکەوتنی دوو موچەی فەرمانبەرانی هەرێم و خراپی دۆخی دارایی خەڵک سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە کەوا ئەم هەفتەیە بەهۆی نەبوونی هیچ بابەتێکی گرنگ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئەنجام نادرێت. ئاوکات دکتۆر ڕەعەت ڕەفعا سەرۆکی لیستی 247 تەوتین لەم بارەیەوە بە ستاندەری ڕاگەیاند حکوومەتی هەرێم باکی بە خراپی دۆخی دارایی خەڵکی کوردستان نییە و لەبەر بەرژەوەندی کۆمپانیا حیزبیەکان ئامادە نییە 120 میلیاری داهاتی نانەوتی ڕادەستی بەغدای بکەن کە هۆکاری سەرەکی نەناردنی موچەیە لەلایەن بەغداوە. باگوێرەی ئەو زانیاریانەی ڕۆژنامەنووسێکی دیاری تورکیا ئاشکرای کردووە پێشبینی دەکرێن نزیکەی 540 گیراوی پەکەکە ئازاد بکرێن و سوودمەند بن لە یاسای مافی هیوا. ڕاشی دەگەێنێت عەبدوڵڵا ئۆجەلانیش ئازاد دەکرێت و لەو یاسایە سوودمەند دەبێت. ئیسماعیل سەیماز ڕۆژنامەنووسی دیاری تورکیا ئاشکرای کرد ئەو وێنەی یەکشەمەی ڕابردوو لە پشتی گەریلاکانی پەکەکە بیندرا نوێیە و بۆ یەکەم جارە بڵاو دەبێتەوە کەواتە ئۆجەلان پەیامێکی دیکەی بۆ پەکەکە ناردووە. ئەو ڕۆژنامەنووسا و تووشەتی لە ئێستادا ڕاوێژکاری تایبەتی ڕەجەب تەیب ئەردۆغان داوایان کردووە ئۆجەلان و جیراوانی دیکەی دۆزی کەجەکەیان پەکەکە کە ئێستا لە زیندانیەکانی تورکیادا یاسای مافی هیوا بیانگرێتەوە. هەر بۆیەش پێشبینی دەکرێت 540 گیراوی پەکەکە و لە پێش هەمووشیانەوە عەبدوڵڵا ئۆجەلان نەو یاسایە سوودمەند بن و لا گرتوخانە بێنە دەرەوە و ئازاد بکرێن. سادق شێخ عوسمان وتەبێژی یەکێتی خانەنشینانی کوردستان ڕایگەیاند ئەو لێبڕینەی کە کراوە بۆ تەواوکاری ئەو لێبڕینەیە لە سەدادەیەیە چونکە موچەی خانەنشینی بەپێی یاسای ژمارە 9 دابەش دەکرێت بەپێی ئەو یاساش دەبێت لێبڕین لە 10% بێت لە موچە خۆران، بەڵام هەڵا لە لێبڕینەکەدا هەبووە چونکە بەشێکیان هەبووە کەمیان لێبڕیوە و دەبێت زیادەکەی دابش بێت بەسەر مانگەکانی 3 ساڵ بۆ فەرمانبەران و بۆ خانەنشینانیش بەسەر 5 ساڵدا، بەڵام گەر زیادەیان لێبڕابوو ئەوە بۆی دەگەڕێندرێتەوە. ئاماژەی بەوەش کردووە خاننشین بوونی 3 تەمەن کە ژمارەیان نزیکەی 30,000 کەس بوو. گرفتی زۆری بۆ مامەڵەکردنیان دروست بوو چونکە پلانی پێشوەختە نەبوو. بەپێی ئەو مانگەتیادا خاننشین بوون موچەکەی وەرگرتووە و لە مانگی 18 هۆتا ناوی ئەو خاننشینانەیە کە زیاتر لە 2000 کەس دەبن مامەڵەکانیان تەواو کراوە و دەبێت لەم 2 ڕۆژەدا تەواوی موچەی خاننشینیان وەربگرن.